حکوومەتی عێراق شانازی بە سوپاکەوە دەکات کە بە سوپایەکی نیشتیمانی ناوی دەبات و ڕۆژێکی کردوتە پشوو وەکو ڕۆژی نیشتیمانی ناوی دەبات لە کاتێکدا لە ماوەی 102 ساڵی ڕابردووی دامەزراندنی سوپای عێراقەوە ئەوەی کە بۆ عێراقی بەرهەم هێناوە خەڵکی عێراقیش لێ ناڕازین و دەڵێن دەستکەوتەکانی سوپای عێراق جگەل لە ماڵوێرانی زەرەر و زیانی ئابووری و هەروەها لاوازکردنی پێگەی عێراق و ئێستاش سوپای عێراق لە ئاستێکی لاوازدایە هیچی تری بۆ خەڵکی عێراق نەبووە بەرامبەر بە هەرێمی کوردستانیش بە هەمان شێوە. من زیاتر قسە دەکەم سەبارەت بە ڕۆڵی سوپای عێراق هاوکات هێزەکانی پێشمەرگە کەوانش بەشێکن لە سوپای عێراق بەڵام لە بودجەی سوپای عێراق لە بودجەی حکوومەتی عێراقدا لە 2021 هیچ بڕێک بۆ هێزەکانی پێشمەرگە دیاری نەکراوە. قسە دەکەم سەبارەت بەم بابەتانە لەگەڵ بەڕێز ئاری هەرسین سەرۆکی لیژنەی پێشمەرگە لە خولی پێشووی پەرلەمانی کوردستان لە سلێمانیەوە لەگەڵما. بەڕێز ئاری ئەم کاتت باش سپاس کە لەگەڵ کوردستان 24 102 ساڵی یادی دامەزراندنی سوپای عێراق دەکرێتەوە لە کاتێکدا پەیامی جیاواز لەلایەن سەرکردە سیاسیەکانی عێراقەوە دەبینین پێتان وایە لە ماوەی 102 ساڵی ڕابردوودا سوپای عێراق چه ڕۆڵێکی هەبووە لە بەرزکردنەوەی ئاستی عێراق پێگەی عێراق و ئەو دەستکەوتانەی کە بۆ عێراقی هەبووە؟ بەڵێ زۆر سپاس. وڵی من لەلایەن خۆمەوە ساڵیادی دامەزراندنی سوپای عێراق بە هیچ جۆرە پیرۆز ناکەم بە ڕۆژێکی زۆر شومی ئەزانم لەبەرەوەی ئەمە جێشێکی داپڵۆسێنەر بووە بە تایبەتی بۆ میلەتەکەی من بۆ وێرانکردنی خاچی پیرۆزی کوردستان. من لە پێشەوەی بێم بۆ ستۆدیۆ هێنم خوێنەوە ئەو تویتەی کاک موقتەدا سەدر ئەو هیوادارم مەبەستی لە سوپای عێراق ئەو سوپایە بێ کە لە دوای 2023 بڵێن تەشکیل بووە هەرچەنە ئێمە 16 ئۆکتۆبر یاین دیسان یەک تەجروبەی تاڵمان هەبوو لەگە سوپای عێراق بەڵام یعنی ئەم سوپایە بە هیچ جۆرێک سوپایشی نیشتیمانی نەبووە. ئەگەر ڕێگەم بەی زۆر بە کورتی هەندێک زانیاری هەیە کە لەوانەیە تاوان بینێران حتممە و جەنابە ئەیزانن ئەم سوپایە کە 102 ساڵ لەو پێش دروست بووە بڵێن قوەی جەوی لە ساڵی 1970 دامەزراوە لە سیویەک بۆ یەکەم جار بە پشتیوانی ئینگلیزەکان تاوان بڵێن ئەکتیف کراوە. یەکەم میشنی یەکەم مهمەی ئەم سوپا هین على ئاساس زۆر نیشتیمانیە ئەوە بووە کە بڵێن هەستن گوندێکی وەکو بارزان بۆمباباران بکەن و خاپۆری بکەن. ئەجا تۆ خۆت لە مقدمەکە زۆر سپاس وردەکاری هەموو ئەو زۆڵم و زۆرەی کە ئەم جێشە کردوێتی جێشە فاشیستە کردوێتی لە جینۆسایت لە وێرانکردنی کوردستان لە ڕاگواستن و هاوکاریکردنی حزبی باسی عەرەبی ئیشتراکی بۆ جێبەجێکردنی بڵێن ئەو پرۆسەی تعریب هەموو ئەمانەی کردووە. بۆیە ئەم سوپایە بە هیچ جۆرێک ئێمە خەڵکی کوردستان بە سوپایشی نیشتیمانی نازانین بە سوپایشی داگیرکرد و داپڵۆسەری ئەزانین. باشە وەکەوە بینین کە لە دوایین بەشداریکردنی سوپای عێراقدا لە شەڕی دژی داعشەوە سوپا بوو کە زۆربەی و ناوچانی بەدەستەوەدا کە دواتر داعش توانیان لە ماوەیەکی کەمدا عێراق و پارێزگا گەورەکانی داگیر بکەن. ڕۆڵی هێزەکانی پێشمەری لەلایەن سوپای عێراقەوە لە بەرچاو نەگیرا و ناوچانی کە وێران کراون ئاودان نەکراوەتەوە کەواتە یادکردنەوەی دامەزراندنی سوپای عێراق لەمە ڕۆژەدا لەلایەن عێراقیەکانەوە چی دەگەێنێت بۆچی سەرکردەکانی بەو شێوە بە شانازیەوە باسی لێوە دەکەن؟ وەڵاهی هەر عێراقیەک یا هەر سەرکردەیەکی بڵێن عەرەبی ئەگەر بە شانازیەوە یادی شەشی یەک بکاتەوە ڕۆژی دامەزراندنی سوپای عێراق یعنی سوپاسگوزاری هیچ جێشێکە کە فاشیل بوو لە بڕڕووبوونەوەی بڵێن ترۆریستانی داعش هەموو لایەگەزانن کە یعنی 60,000 چەکدار چ لە پۆلیس چ لە هەواڵگەری و چ لە جەیش لە ماوەی کەمتر لە 24 ساعاتە لە محافظەی مووسڵ تەسلیم بوون. یعنی ئەمە خۆی شتێکە بۆ خۆی ئەوەی کە مقاومەی کرد لە بەرامبەر بڵێن هێزی داعشە بەس هێزی پێشمەرگە بوو. ڕاستە ئێمە پشتیوانیمان هەبوو لایەن هاوپەیمانیان و وەسپاسیانەکەین بەڵام بێگومان لەبەرەوەی داعش ئەمە دوژمنێکە بۆ بەشەریەت ئەوانیش حتمما لە مەسلحەتی پاراستنی خۆیان هاتوونەتە بەرەکەی ئێمە و ئێمە بەیەکەوە بڕویان وەستاینێتەوە. بەڵام هێزی پێشمەرگە تاقە هێزێکی سەربازی بوو کە توانی ئەم ئەستوورەی داعشە ئەم تەلیزمە بشتێنێ و بڕووی بۆسێتەوە. بەڵام بەداخەوە با ئەوە بڵێم کە لە دوای 16 ئۆکتۆبر ئەو منتیقەیە کە ئێمە بە خوێن ڕزگارمان کردبوو هەندێک هێزی میلیشیا و دیسانەوە بە پشتیوانی جێشی عێراقی هاتن تقریبا نیوەی خاشی پیرۆزی کوردستان لە هەرێمی کوردستان داگیر کردەوە و بۆیە ئێستا سەیرەکەی کە وەزعی ئەمنی ئەو منتیقانە چۆنە لەبەری هێزی پێشمەرگەی لێ نەماوە.
باشە داوا دەکرێت کە یاسایەک لە پەرلەمانی کوردستان دەربچێت ڕۆژێک بە ناوی ڕۆژی پێشمەرگەی کوردستانەوە بکرێت ئەو شانازەی هێزەکانی پێشمەرگە هی بووە بەڕێزت پێشووتر سەرۆکی لیژنەی پێشمەرگە بووی لە خۆلی پێشووی پەرلەماندا ئایا بۆچی تا ئێستا نەکراوە ڕۆژێک بە ناوی ڕۆژی پێشمەرگەوە لە کوردستان نییە ئەو مۆزوع ڕۆژێک بە ناوی ڕۆژی پێشمەرگەوە نیە ڕۆژێک بە ناوی شەهیدی هی ئەم کوردستانەوە نیە ئەمە عیلاقەی بە بڕیاری سیاسیەوە هەیە ئینجا بەڕاستی با ئێمە ئەوە بڵێن لێرە ئەمە عیبێکی گەورەیە بۆ هەمومان یعنی بە حیزبەکەی خۆشمەوە کە ئێمە هەتا ئێستا دوای ئەم هەموو ساڵەکە حکومڕانی لە هەرێمی کوردستان نەمانتوانی بێ هیچ نەبێ وەکو هەندێشتی تر هەیە کە زەحمەتترە بەڵام دیاریکردنی ڕۆژێک بۆ ڕۆژی پێشمەرگە یا ڕۆژێک بۆ شەهید ئەمە ئەبێت لای ئێمە بڵێن ئەرکی لە پێشی نەبێت بەڵام بەداخەوە تا ئێستا نەکراوە هیوادارم لەم خولەیە ئەو قانونە دەرچێت و هەمومان ئەگەر لەسەری هیچ شتێک متتەفیق نەبین لەسەرەوە متتەفیق بین کە هێزی پێشمەرگەی کوردستان هێزی پارێزەری سەروەری ئەمنی نیشتیمانەیە بەڵێ لەگەڵ یادکردنەوەی دامەزرانی سوپای عراق لایەنە شیعەکان جارێکی دیکە داوای دەرکردنی هێزە بیانیەکان بە هێزەکانی ئەمریکاوە کە لە پەرلەمانیش پەسەند کراوە لە خاکی عراق دەکەن و ململانەیە هێشتا هەر بەردەوامە سوپای عراق توانای پاراستنی سنوورەکانی خۆی و هەروەها خاکی وڵاتەکەی خۆی نییە ئەتوانێت بەبێ هێزی بیانی لەسەر سەروەری خاکی عراق و پارێزێت ئایام داوایە جێبەجێ دەکرێت ئەزانیم ئەوە دووشتە یەکەم سوپای عێراق زۆر ئازا بووە بۆ ئەوەی کە بێ پەلاماری کورد بە و هێزی پێشمەرگەی کوردستان بە بەڵام بەس چاودێر بووە و سەیری کردووە چۆن وڵاتانی دەوروبەر یەنە ناو عێراقەوە و هیچیش ناکە و هیچیش ناڵێت و ئەمە لایەشەتی ئەوەی لایەنە شیعەکان کە باسی بڵێن دەرکردنی هێزی سەربازی بیانی ئەکەن لە چوارچێوە عێراقان ئەمە لەم ڕۆژەیە وەکو دروشمێک وایە لەبەر ئەمە قسەیە ئەمە ئینسان کە قسەی کرد ئەبێ بیر لە جێبەجێکردنیشی بکاتەوە ئەمانە کەوایان وت ئەبێ مەبەستیان بەس تورکیا نەبێ ئەبێ مەبەستیان ئێرانیش بێ ئەگەر لە شوێنێکی ترە و سعودیە بۆ نمونە ئەڵێم ئەمەوانیە بەڵام باوا بڵێن ئەگەر سعودی هات بێتە ژوورەوە بێ مەبەستیان سعودیەش بێ ئەبێ مەبەستیان ئوردونیش بێ سووریاش بێ بەڵام هێزە شیعەکان ئەمە وەکو دروشمێک بەکارێنن لەم ڕۆژەیە بۆ ڕازیکردنی هەندێک لایەن و بۆ گەرمکردنی حەماسی جمهور و قاعدەی خۆیان هەر ئەوە نەیەوشی تر بەڵێ باشە پێتان وایە ئەوەی کە ئێستا لە عراق دەگوزارێت بەرامبەر بە هێزەکانی پێشمەرگە بە تایبەتی تەنانەت لە بودجەی ساڵی 2021 هێزەکانی پێشمەرگە بودجەیان بۆ دیاری نەکراوە لە کاتێکدا بەشێکە لە هێزەکانی بەرگری عراق بەڵام هەر چەندە ژمارەی ئێستا کورد لە نێو سوپای عراقدا کەمە بۆچی دەگەڕێتەوە بۆچی قەت کورد نەیتوانیوە لەسەر مافانەی کە لەگەڵ بەغدا شەڕی کردووە ئەوەندە یەگرتو و پێداگر کە بتوانێت لە حکوومەتی عراقی بسێنێتەوە ئەمە هەرم ململانێتوندە نییە کە بە درێژایی ئەو مێژووە عراق بەرامبەر بە کورد بەکاری هێناوە بەڵێ نەک هەر عێراق هیچ هێزێکی هیچ دەوڵەتێک نەیتوانیوە لە مەیدانی شەڕە لە کوردی بەرێتەوە ئێمە زۆر جار زۆر بەداخەوەکو خۆی شارە پێکرد بە درێژایی تاریخ مسببی ئەو نەهامەتانەی کاتۆ بە سەرمان بەشەیەکیان خۆمان بووین لە بەروی پەرتەوازە بووین ئەمەشی کە حکوومەتی عێراق یا باشتر بڵێم دەوڵەتی عێراق ئەم معاملەی کە لەگەڵ هێزی پێشمەرگەی کە ئێستا ئەمە هیچ نییە جگەل لە عقوبەیەکی سیاسی بەرامبەر هێزی پێشمەرگەی کوردستان لەوانەیە بەشێکی هی ئەوە بێت بۆ ئەوەی کە فشارە ناوخۆیەکانی هەرێمی کوردستان لەسەر حکوومەت زیاتر بکات سەرشەقامی هەرێمی کوردستان بشڵەقێنێ ئێمە زەرەر بکەین و ئەم زەرەرە حتمما لە قازانجی ئەوانە بێ هیچ شتێکی تر نییە جگەلەوە لەبەرەوەی ئێمە ئەوەی پێویست بووە لە دوای بڵێن ڕوخانی ڕژێمی سەدام دەستور نووسراوەتەوە ئێمەشی تیا بووین و لە دەستورەکە یعنی بە ئاشکرا دیارە کە
ئەبێ بەشێک بێت لە منزومەی عسکەری یا دیفاعی هی عێراق ئەی باشە خۆمە بەس بەناو ناکرێت ئەی نابێت شایستە دارایەکانی بۆ بێت ئەی نابێت ئەو مافانەی کە عسکەرێکی عێراقی هەیەی کە ئەفسەرێکی عێراقی هەیەی کە یەکێکی ئۆرگانی عسکەری لە ناو ژێشی عێراقا هەیە نابێ هێزی پێشمەرگە ژوابێ ئەجا ئەمە دژایەتێکی زۆر ڕوونی هەرێمی کوردستانە لە ڕێی هەوڵدان بۆ لاوازکردنی هێزی پێشمەرگەی کوردستان بەڵام ئەمە خەونەیەش کە بە حیاتی نایەتە بەڵام ئاماژەتان بە دەستور کردە و پێشێلکاریانەیە کە حکوومەت عێراق بەرامبەر بە دەستور دەیکات ساڵی 2017 کاتێک حەیدەرەبادی بڕیاری جوڵاندنی سپایدا بەرەو کوردستان و خاکی کەرکووک داگیرکردنی خاکی کەرکووک لەگەڵ هێزەکانی حەشدی شعبی بە پێچەوانی دەستوری هەمیشەی عێراق بوو کە نابێت هێز لە سپا لە ململانی ناوخۆیەکانە بەکار بهێنرێت کەی عێراق پابندی ئەم دەستوری خۆی دەکرێت بۆچی تا ئێستا نەتوانراوە بە هەوڵی نێودەوڵەتی بە هەوڵی ناوخۆی عێراق پابندی جێبەجێکردنی دەستور بکرێت لەبەرەوەی ئەو برا بە ڕێزە عەرەبانەی کە لەگەڵ ئێمە هاوبەشن لە حکومڕانی ئەم وڵاتە خۆیان ساحیبی قەراری خۆیان نین ئەژینا هێزێکی وەکو بڵێن هەشتی شعبی کە بە هەموو تعریفەیەک بە هەموو پێناسەیەک ئەمە یەکەیەکی عسکەری فۆرمێل یا بڵێن فەرمی نییە لە ناو جێشی عێراقا وەکو کۆمەڵێکی بەکرێ گیراو وایە بە ئازادی خۆی لەم سەری عێراق بۆ ئەو سەری عێراق حرەکە ئەکا پێش جێشی عێراقیەکەوێت لە 16 ئۆکتۆبەرە بۆ سەرکوتکردنی خەڵکی کەرکووک و ناوچە دابڕێنراوەکان لە هەرێمی کوردستان ئەگەر دەوڵەتێک هەبێ بە ناوی عێراق ئەگەر حکوومەتێکی مرکزی هەبێ کە دەسەڵاتی هەبێ و دەسەڵاتی هی بڕیاری هەبێ و بڕیارەکە هی خۆی بێ و مسیر بێ لەسەری ئەو شتانە ڕوونایە بەڵێ ئەوەی کە ئاماژەتان پێ کرد بەڕێزت لە بارەی هێزەکانی پێشمەرگەی کوردستانە وتت لەوانەیە کەم تەرخەمی لە پارتەکەی خۆشمەوە هەبێ لایەنە کوردیەکان تا ئێستا کەم تەرخەم بوونە هەرێمی کوردستان دەتوانێت بە یەکگرتوویی و بە پێداگری لەسەرم بابەتە لە پەرلەمانی کوردستانەوە یاسایەکی وا بچەسپێنێت بۆ دیاریکردنی ڕۆژێک بە ناوی ڕۆژی پێشمەرگەی کوردستان لە کاتێکدا لە عێراقم ڕۆژە بە ناوی سوپای عێراقەوە دەکرێتەوە کۆمەڵێک شانازی هەیە بڕێتە بەر سوپاکەی کە شایانیشی نییە وەکو خۆت ئاماژەت پێ کرد ئەبێ چی بکرێت کام لایەن کەم تەرخەم بوونە و کام لایەن دەبێ هەوڵی بۆ بدەن اینجا کاکە ئەوان شەشی یەکیان داناوە بۆ کە ڕۆژی دامەزرانی بڵێن جێشی عێراقیە ئەو بۆ خۆیان ئەوان کەیفی خۆیانە ئێمە هەرێمێکی فیدراڵین ئێمە حەقی خۆمە ئێمە پەرلەمانمان هەیە ئێک پەرلەمانە هەبوو حەقی قانوندانانە هەیە دەستوری عێراقی بە هیچ شێوەیە ڕێگەلەوە ناگرێت کە تۆ ڕۆژێک بۆ خۆت دابنی بۆ وناوی بنی ڕۆژی پێشمەرگە هەرچی لایەنە سیاسیەکانە بۆ ئەوی من ئەم قسانەکە ئەەکەم ئێمە حیزبێکی نەتەوەی نیشتیمانین بۆی کە زوان نەزانێ ئەمە من خوانە خواستە سوی استفادە لەم شاشە و لەم کامێرەی ئەوەکەم بۆ تەعن لە خەڵکی تر با بڵێن بەرپرسیاری یەکەم حیزبەکەی منە بەڵام ئێمە بە تەنیا ئەومان پێ ناکرێ گرنگە ئێمە یشێتی نیشتیمانی کوردستان ئێمە یشێتی نیشتیمانی کوردستان کە خاوەنی ڕابردوویشی شۆڕژگێڕانن بێگومان لەگەڵ حیزبەکانی تر وەکو حیزبی شوعی وەکو سۆسیالیستۆمانە بەڵام لە ئێستا دوو حیزبی گەورە لە هەرێمی کوردستان ئێمەین ئێمە یشێتی نیشتیمانی کوردستان بەرپرسیاری یەکەمین لە زۆر قەزیە یەکێک لەوانە نەبوونی ڕۆژێک لە 365 ڕۆژە بە ناوی ڕۆژی پێشمەرگە اینجا بۆیە بە قەناعەتی من زۆر گرنگە ئێمە یشێتی نیشتیمانی کوردستان وەکو من پێشتری ژوتم ئەگەر لەسەر هیچ شتێک ڕێناکەوین معقول نییە نتوانین لەسەرەوە ڕێکەوین کە ڕۆژێک ناو بنێن ڕۆژی پێشمەرگە و پەرلەمانی کوردستان بیکا بە بڕیار بیکا بە قانون و هەمومان ڕێزی لێ بگرین و باشە پێت کەوتنەکە لەسەر چییە نوازش دابنێنین لەسەر ڕۆژەکەیە لەسەر هێزەکەیە لەسەر کاتەکەیەتی ئەنجا من ئەجا باشت پێ بڵێم من سەرۆکی لیژنەی پێشمەرگە بووم تەبعاً ئەم مناقەشاتانەمان زۆر کردووە یعنی برادران لە کۆمەڵ و یەکگرتو و کۆمەڵ و هیچ زوت نەیگۆڕان و یەکێتی زانن ئەزانی ئەنجا ئەمە بڵین کۆمێدیاکەیە ئێمە متفقین لەسەرەوەی کە ئەبێ ڕۆژێک هەبێ ناوی ڕۆژی پێشمەرگە بێ لە ساڵێکە بەڵام لەسەر تاریخەکە ڕێناکەوین جا ئەمە مصیبەتە نابێ وابێ حیفە وابێ هەر گوناحە وابێ
باشە هیچ نەبێ وەفا بۆ تاریخێک شەهیدەکانمان پێشنیاز کراوە لە بەروی شەهیدەکانمان پێشمەرگە بوون کە پێشنیار کراوە هیچ ڕێکەوتێک دیاری کراوە بۆی کە لەسەر من حەز ناکەم لێرە من حەز ناکەم لێرە بچمە باسی ئەو بەڵێ هەبووە بەڵام چکگە تاریخەکان بڵێم تۆ لێمە پرسی بۆ ئێگەر ئەوە شموت لەوانەیە ئینسان ناچار بێت بچێتە هەنێ مناقەشاتەوە کە زێدەیە ئەلەم وەختەیە بەڵام ویستم شتێک بڵێم هیچ نەبێ بەشێکی زۆری من ناڵێم هەمووی بەشێکی زۆری ئەوانەی کە سەروەری ئێمن و شەهید بوون جلوبەرکی پێشمەرگایەتیان لە بەرابووە ئەگەر لەبەر خاتری هیچ نەبێ لەبەر ڕۆحی پاشی ئەوان پێویستە ڕۆژێکە بێ نایە ڕۆژی پێشمەرگە بێت بەڵێ هیوادارم کە ئەمە حەزەکەم شتێکیش بڵێم لەوانێ حەزەکەم ئەگەر ڕێگەم بی حەزەکەم شتێک بڵێم ئەم قسەی کە ئێمەی کەین تەبعاً زۆر خەڵکی شۆڤێنیستی عەرەب هەن لە بەغا و لەوانەیە لە شوێنەکانی تریش کە ئێمام قسانەکەین ئەڵێن ئەمانە خیتابی قەومی و شۆڤێنیستین ئێمە دەوڵەت نین تا شۆڤێنیزمین ئێمە حەقی خۆمانە ئەمەی کە ئەیڵێن نە لە ڕقی هیچ ملێتێکە نە بۆ چاوسورکردنەوەیە لە هیچ وڵاتێک و دەوڵەتێک ئەمە حەقێکی مەشروعی خەڵکی کوردستانە کە ڕۆژێکی هەبێ بەنای ڕۆژی پێشمەرگە بەڵامەوەی کەم و کاتێک باقلی شۆڤێنیەوە بەرامبەر بە کورد جوڵاوەتەوە خودی و عربانە بوونە کە سەرکردایەتی و سپایانیان کردەوە لە شکرکشیان بەرۆ هەرێمی کوردستان کردووە بینیمان کە لە ساڵ و کیمیا باران چیان بەسەر خەڵکی کوردستان داهێناوە کوردەکە هەموو کاتە نیاز پاکی خۆی دەربڕیەوە کەواتە لە کۆتاییدا ئەگەر شتێکە بێ سەبارەت بەم بۆنێ وەڵی من ئاواتە خوازم کە وداوا ئەەکەم کە پەرلەمانی کوردستان بڕیارێک دەرکە ڕۆژێک دابنێن لە ساڵێکە بۆ ڕێزگرتن لە پێشمەرگەی کوردستان لە هێزی پێشمەرگەی کوردستان و من تایشیدم حیزبەکەی منیش بە هیچ جۆرێک بەبێکەم و کوڕی و 100% لەگەڵ ئەو بیرۆکە جوانەیە بێت. بەڵێ بەڕێز زاری هەرسین سەرۆکی لیژنەی پێشمەرگە لە خولی پێشووی پەرلەمانی کوردستان زۆر سپاس لە سلێمانیەوە لەگەڵ کوردستان 24.